بەڵە بەرەزان هەر سەبارەت بەم راپۆرتی هاوکارم ڕێناس ئامادەکرد بوو سەبارەت بە گەیاندنی خزمەتگوزاریەکان بۆ گوندی خدرجیزە و دەوروبەری گفتوگۆ لەگەڵ بەڕێز مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێر دەکەن بەڕێزان لە ستۆدیۆی ناوەند لای ئێمە میوانە بەخێر بێ کاک مەسعود. زۆر سوپاسان دەکەم لەو دەرفەتەکە. سپاس بۆ تۆش. ئەوەی کە بینرا دەست بە پرۆژەکە کراوە چەندی دیکە تەواو دەبێت؟ بەڵێ هەروەک لە راپۆرتەکە هاتووە پاش سەردانی جانابی سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەوەرە یەکێک لە بڕیارەکانی ئەوە بوو دروستکردنی ئەو شەقامە بوو یاخود ئەو ڕێگایە بوو. طبعا ئەو ڕێگایە وەکو ئاماژە بە ناوی خدرزیزەیە بەڵام خۆی لە خۆیدا گاوەرە خدرزیزە لاوەرە شێخان چار گوند بەیەکەوە دەبەستیتەوە. طبعا گوژمەی پرۆژەکە ئەگەر بینە سەرورتری کەینەوە لە دوو پرۆژە پێکاتوە. پرۆژەی یەکەم ئەوە بوو ئەو 13 کیلۆمەترەیە کە ئێستا ئیشی لێسەر دەکرێت نزیکەی سەتاچاری وە زیاتری تەواو بووە چونکە پرۆژەکە یعنی لە ماجی چارەوە ئیحالەی بۆ کرا تا مقاول دەست بەکار بوو کەمپی دانە ئۆشتانە ماوەیەکی ویست بەس لەگەڵ ئەوەشدا سەتاچار لەو ماوەدا لەو کە کۆی گژمەی پرۆژەکەی سەتاچار یعنی قۆناغی باشی بڕیوە. بەشی دووەمی ئەو پرۆژەیە بریتە لە گژمەی گشتی پرۆژەکە 5 میلیار و شتێکە. بەشی یەکەمی ئەوەیە نزیکەی 3 میلیار و ئەوەندە کە ئێستا باسی لەوە دەکرێت هی ئەو چوار گوندەیە. بەس قۆناغی دووەم بریتە لە چاکردنەوە و سیانەکردنی ڕێگای خەبات هەولێر خەبات کە لە پشت بازگەی کانی قرژارە دەست پێ دەکە بە ئیتیزای خەبات. ئێستا وەکو قۆناغی یەکەم ئێستا لەو قۆناغی یەکەم ئەوەی ئەو چەند گوندە خدرجیزە و لاوەرە و گاورە و شێخان ئەوە کەی تەواو دەبێت؟ ئەوە بە گوێرەی ئەو پلانی کە بۆ دانرایە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوان کە وەکو ئاماژە پێک لە ماجی چار دەست بەکار بووە مدەی پرۆژەکەی 540 550 ڕۆژە لەو مدەیە تەواو دەبیتن. کەواتە قۆناغی دووەم ئەوەی ڕێگەی خەبات کە بڕیارە کاری لێ بکەن ئەو کەی دەست پێ دەکەن. شەرط نییە ئەو قۆناغەکە ئەوە تەواوی بە هەماندا هەردوو پرۆژەکە پێکەوەیە 550 ڕۆژە. یعنی ئێستا مەسەلەن بۆ ڕێگەی خەبات لەکوێ تا کوێ؟ زادی خەبات ئەگەر لەو بابەتەکە دوور نەکەینەوە ئەویش دوو بەشە. بەشێکیان ئێستا برێن لە سەیتەڕەی دەست پێ دەکاتن سەیتەڕەی کۆنی کانی قژارە بازگەی کۆنی قژارە بە ئیتیجاهی خەبات نزیکەی 10 کیلۆمەترێکە ئەوە سیانە دەکرێتن. بەسەر یعنی مەوزوعەکە کراوە بەچی دەڵێن لە بازگەی یاخود لە سێڕیانی گوێر تا بازگەی کانی قژار ئەمە پرۆژەیەشترە بەچون و بەهاتن. ئەوەش بەردی بناغی بۆ دانراوە دراوتە مقاول هیوادارین ئەوەش لەو نزیکار ئەویش دەست پێ بکاتن کەواتە لە کۆی گشتی ئەو پرۆژانەی کە باسی ئەمە لێوە دەکەن سەرڕای پرۆژەکانی گوندی خدرجیزە لاوەرە گاوەرە شێخان ئەو پرۆژانش هاوتەری لەگەڵەوی ئیش دەکەن کەواتە وا دەکەن بە هەردوو لای پرۆژەکە وەکو بڵێ ئاسانکاریەک و خزمەتگوزاریەکی زۆر پێشکەشی هەمووی لێک کاتدا دەست پێ دەکەن و لێک کاتدا ئیشەکان دەکەن. دوو پرۆژەی جیاواز ئەوەی خدرجیزەی لەگەر بەشی دووەمی خەبات یەک پرۆژەیە شەریکێکی MH جێبەجێ دەکا ئەویترت دراوەتە ساڵەی گروپ. زۆر باشە دێمەوە سەر خدرجیزە و گوندەکانی دەوروبەری ینی گرنگی دروستکردنی ئەو ڕێگایە و ئەو خزمەتگوزارانی کە بەوێ دەگەێنرێت لە چیدایە چنە ئەو شوێنانی کە بەیەکیان دەبەستێتەوە کوێن؟ دەزانین دائیمەن ئێمە شتێکەیە یعنی وەکو بڵێن بە شێوەیەکی هاوتەری بیش دەکەین تەنها لە ناو سنتەری شارەکان ئیش ناکەین یاخود ناو قەزایەکان ئیش ناکەین. ئەو بودجێ لە بەردەستی پارێزگای هەولێرە وامان کردووە جگە لە سنتەری پارێزگا بڵێن قایم قامەتی قەزای ناوەند لە هەموو قەزایەکانی شاری هەولێر پارێزگای هەولێر کار بکرێت لە هەموو قەزایەکان بتەحدید یعنی هیچ قەزایەک نەما ئیشی لەسەر نەکرێ و هیچ ناحیەکیش نییە ئیشی لێ نەکراوی کەواتە قەزای ئیشمان کردی ئەمە لە ناحیەش ئیشمان کرد بەڵام وەمان کردووە گوندەکانیش بێبەش نەبن لە خزمەتگوزاریەکان. يعني ئەو چار گوندەی ئێستا کە باسی لێوە دەکەین ئێمە لە برن تابع لە قەزای مەخمورن جگە لەو خزمەتگوزاری کارە باشمان گەیاندن بیریشمان بۆ لێداون هەروەها لە دۆلەجە و لە حەسەن مطریب و لەوانش ئێستا ئیشمان کردووە ئەوە لەو دەڤەری وەکو بڵێن دەڤەری مەخمور ئەگە بینە دەڤەری زرارەتی بە هەمان شێوە لە گوندەکانی زرارەتی لە کودەریان لە هەبابان لە زەرگەزەوی لەوانە ئیشمان کردووە بینە گوندەکانی مەسەلەن ناحیەی خەبات قەزای خەبات عفو لەوێ بە چاڵوکی گەورە لە چاڵوکی گرسا لە گردە ڕەشا لە ناو کەورگۆستێک لە دەروەی کەورگۆست لەوانە ئیش کراوە. یعنی ئەوەی من دەمێ بڵێم ئەوەیە تەنها ئەوە نیە ئێمە خزمەتگوزاریەکانمان گەیان بێتە ناو شارەکان گوندەکان بە هەمان شێوە بەشێکی گرنجن لە بژانەوەی شارەکان ینی خۆ دەزانێت ڕەنگە کە گوند ئاوەدان بوو ڕەنگە ئاژەڵداری لێ بەخێو دەکرێت ڕەنگە مەسەلەی
بیستان و ئەو بابەتانی شت و کاڵی لێ ئاوە نەکرێتەوە بەڵام ئەگەر ڕێگاوبانی نەبیتن و نەتانی بە شێوەیەکی ئاسان خۆی بگەێنێتە ناو شار ڕەنگە ئاسان دەبێتن ئەو بوارە جێبەجێ بکاتن تەواوەتە ئەوە یەکەکە لە پلانەکانی ئێمە لە پارێزگای هەولێر هاوتەریب لەگەر پێشکەشکردنی خزمەت گوزاری لە بۆ شارەکان لە بۆ قەزایەکان لە بۆ ناحەکان بە هەمان شێوە لە گوندەکانی خزمەت گوزاریم بینێ سەبارەت بەو پرسیارەکەی جەنابەت ئەگەر بێمەوە سەری تاقان ئەگەر باسی ئەو گوندانم پێ ڕەنگە یەکەم جارە ئەمە جێمان لێ دەبوو باسی کە باتی خزر جیزەی دەکەی باسی گاوەرەی دەکەی باسی لاوەرەی دەکەی باسی شێخان دەکەی بەڕاستی شوێنێکن نزیکەی برێن ئێستا 13 کیلۆمەتر لە شەقامی سەرێکیەوە دوورن کەواتە وەکو بڵین لە ناو دووکەوان ئەگە بڵین خزمەت گوزاری نەگەیشت بێ بەڵام ئێستا ئەهەمیەتی ئەو گوندانە ئەوەیە گوندەکە دەبێتەوە هۆی ئەوەی بژانەوەی تێدا ڕووداتن لەگەر ئەوە مەسەن قوتابخانەشی ئێستا مە لە خدر جێ دروست دەکەن چکە قوتابخانەیان نییە بە هەمان شێوە لە شوێنەکانی ترش کەواتە ئێمە یەکێک لە پلانەکانمان یەکێک لە ئومێدەکانمان دروستکردن و ئەوانە قوتابخانەش دروست دەکەن قوتابخانە لە خدر جێ بەڵێ قوتابخانەشی دروست دەکرێتن لۆی دەرچووە جگە لەو پرۆژانێک کە باسمان کرد قوتابخانەیەکیش لە خدر جێ دروست کرد بە هەمان شێوە چەند قوتابخانەیەکی تریشمان هەیە ئێمە لە علیمەلا داوود دروست دەکرێتن لە پێمەڕەبر دروست دەکرێتن هەروە لە گێعەتلیش دروست دەکرێت کەواتە ئێستا ئەوەی باسی بکەنە بە شێوەیەکی گشتی گرنگ یعنی ئەو ناوانە گوندانی هەر ئێستا لە بیر بڵێن من باسم لێوە کرد زیاتریشن بەڵام ئەو گوندانی کە ئێستا بانکم و کدرێت چەمکێکە لە خەرمانێک ئێمە ئاماژەمان پێکرد دەبێت ئەوەی بژانەوەی گوندەکان کە گوند بژاوە دەبێتەوەی بژانەوەی ناحیەکە تەسیل لە خەزا دەکات لە دواتریش تەسیل لە شارەکان دەکات بەڕێز مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێر زۆر سپاس ماندوومان کردی گەڕێزم سپاس